بەبێ باڵ لەدایک بوو، بەڵام بوو بە باشترین دایک. ئافرەتێک بەبێ هەردوو باڵی لەدایک بوو. سارا تاڵبی، ئافرەتێکی بەلجیکی، سەرباریەوەی بە شێوەیەکی زگماکی هەردوو باڵی نییە، بەڵام بووەتە مەزنترین دایک بۆ منداڵەکەی. سارا هەر لە منداڵیەوە ڕاهاتووە کە چۆن بەبێ هەردوو دەستی بژی. کاتێک بووە دایک، بووە دایکێکی نمونەیی بۆ کچەکەی کە ناوی لیلیایە و تەمەنی 3 ساڵە. زۆر بە کارامەیی قاچەکانی بەکاردەهێنێ بۆ دابینکردنی پێداویستی خۆی و کچەکەی. زۆر بەباشی بە قاچەکانی دەتوانێت چەقۆ بگرێ و کارەکانی پێ بکە. هەروەها دەتوانێت بە قاچ چێشت لێ بنێ. لەگەڵ بەکارهێنانی ماکیاژدا سارا هەر بەوە نەوەستا، بەڵکو توانی ئەم ئەزمونەی ژیانی بەشداری پێ بکە لەگەڵ خەڵکدا لە ڕێگای کەناڵی تایبەتی یوتوبەوە. لەو ڕێگایەوە بووەتە ئیلهام بەخش بەو کەسانەی کە ساغ و سەلیمن. وەڵامی پرسیارەکانی هەوادارانیشی دەداتەوە. نزیکەی 30,000 سەبسکرایبەری لە کەناڵی یوتوب هەیە. زۆرن ئەوانەی بەلاشەیەکی ساغیشەوە نەیانتوانیوە دایکێکی میهرەبان و باش بن بۆ منداڵەکانیان. ئەگەر تاوەکو ئێستاش نەتوانیوە دایکێکی باش بی، ئەوا سەیری سارا بکە و میهرەبانی لێوە فێر بە. سەرباری ئەوەی هەردوو دەستی لە زگماکەوە نەبووە. تۆ چی بە سارا دەڵێیت؟